دەرکردنی مۆڵەتی شۆفێری بۆ ژنان هیچ جیاوازیەکی نییە لەگەڵ پیاواندا، چونکە ژنانیش لە ڕووی جۆری کۆمەڵایەتیەوە یەکسانن لەگەڵ پیاواندا و هەروەها زۆر جاریش ژنان ئەوەی کە دەبینرێت زیاتر پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆن و لەگەڵ ئەوەدا ڕێنمایەکان زیاتر پەیڕەو ئەکەن لەسەر جادەکان، لەسەر شەقامەکان. وەکو ئێمە خولی فێربوونی شۆفێری ئافرەت زۆر ڕوومانتیەکات بە تایبەتی لە وەرزی هاوینادوای کەوا لە مانگی پێنج تا مانگی نۆ ئەو خوێندکارانەی کەوا لە مەحاد لە زانکۆن تێنەوە بەڕاستی ژمارەیەکی ئەجگار ئافرەت ڕووەکاتە نووسینگەکان و تا ئیسێ ژمارەیەکی زۆر لە نووسینەکان مۆڵەتی شۆفێریان وەرگرتووە بە تایبەت و گشتیشەوە. لە ڕێنمایەکانە زۆر هەموو شتێک جێبەجێ ئەکەن و سایەقێکشن کەوا شۆفێرێکی لێ هاتووشان لێ دەرەچێت و لەسەر خۆ و هێمنیشن. لە 18 ساڵ دەست پێکا جاروایە ئافرەتە ڕوا تا 40 ساڵیشمان بۆ 45 ساڵ تا 45 ساڵیش هاتن مۆڵەتیان وەرگرتووە هیچ کێشەیەکیشی نەبووە. بەڵێ لە ماوەی ڕابردوودا 174 مۆڵەتی شۆفێری دراوە بە ژنان. لەم 174 مۆڵەتە دوو دانیان مۆڵەتی شۆفێری گشتی بووە و دوو دانیشان مۆڵەتی شۆفێری نێودەوڵەتی بووە. بەڵێ لە سنووری هاتووی دارەی گەرمیان 176 ڕووداومان هەیە. لەم 176 ڕووداوە سێ دانیان ڕووداوی ژنان بووە.